الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، بێگومان ئەم شەو 29 ڕەمەزانە، لەوانەیە کۆتا شەوی ڕەمەزان بێت، لەوانەیەشە سبەی شەو هەر ڕەمەزان بێت. بۆ هەندێکمان لەوانەیە کۆتا ڕەمەزان بێت، بۆ هەندێکیشمان بێگومان کۆتا ڕەمەزان نییە. چەندێک لە ئازیزان و خۆشەویستانمان پارەکە لەگەڵ ئێمەدا ڕەمەزان و لەیلەتول القەدر و جەژنیان کرد، ئێستا لە ژێر خۆڵدا. خوای گەورە لیان خۆش بێت. پێم خۆش بوو ئەم شەو بە کورتی باسێکی گرنگ بکەم. ئەو کەسانی کە تۆبەیان کردووە و لە مانگە پیرۆزەدا گەڕانەوە بە لای خوای پەروەردگار، گەنجە خۆشەویستەکان تۆبەتان کردووە گەڕانەوە بە لای خوای پەروەردگار، خۆشەویستیتان بۆ خوای گەورە هەیە گەڕاونەتەوە، ترسی خوا لە دڵتانایە بۆیە گەڕاونەتەوە. دوای مانگی ڕەمەزان ئەو وعد و پەیمانەی کە بە خواتان داوە بەردەوام بن لەسەری، جێبەجێیکەن بە دڵنیایەوە ئەو وعدش کە خوای پەروەردگار بە ئێوەی داوە جێبەجێ دەکات. بەڵام ئەگەر ئێوە وعدە خلاف بن، ئەو وعد و پەیمانەی کە بە خواتاندا لەم مانگەدا ئیاکە نەعبود، خوایە بەس عیبادەت بۆ تۆ دەکەم، ئەگەر وعدە خلاف بووی دوای مانگی ڕەمەزان عیبادەت و بۆ خوا نەکرد، ئەو کاتە گلەیی مەکە لەوەی کە خوای پەروەردگار ڕەحم و بەزەی خۆی نەڕژێنێ بەسەر تۆدا. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه و آله و سلم ئەو ئاەتەی خوێناوە کە خوای پەروەردگار دەفەرمێت للذین ئەحسنوا الحسنى وزیادە. خوای گەورە دایناوە للذین ئەحسنوا، بۆ ئەو کەسانەی کە چاکەکارن، چاکەیان کردووە، لە دنیادا ڕێگای چاکیان هەڵبژاردووە، لەسەر ڕێگای چاک بەردەوام بوونە. للذین ئەحسنوا الحسنى وزیادە. خوای گەورە بۆ چاکەکاران دوو وعدی گەورەی داوە لەم ئاەتە پیرۆزەدا. یەکەمیان للذین ئەحسنوا الحسنى، حسنى واتە ئەلجەنە، ئەوانەی چاکەکار بوون نەک مانگی ڕەمەزان، 12 مانگە چاکەکار بوون، ڕێگەی خێر و چاکەیان گرتە بەر، خوای گەورە وعدی بەهەشتی بۆیان دانا، ئەوانە ئەهلی بەهەشتن. وەزیادە، زیادە چییە؟ لەگەڵ بەهەشتی شاشتێکی زیادەش کە بریتە لە بینینی زاتی خوای پەروەردگار. مەبەسمان ئەم خاڵەیە، ئەوەی چاکەکار بێ بەهەشتیە و بە بینینی خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتدا شاد ئەبێت. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه و سلم فەرمووی کاتێک کە ئەهلی بەهەشت دەچنە بەهەشتەوە، خوا بە ئەهلی بەهەشتمان قبوڵ کات، و ئەهلی ئاگر دەڕۆنە ئاگرەوە، بانگدەرێک بانگی ئەهلی بەهەشت دەکات، دەفەرمێت ئەی ئەهلی بەهەشت، ئێوە لای خوای پەروەردگار وعد و پەیمانێکتان هەیە، خوای گەورە وعد و پەیمانێکی بە ئێوە داوە، خوای گەورە دەیەوێت ئەو وعد و پەیمانەی خۆی جێبەجێ کات. حەدیثێکی صحیح. خوای گەورە لەو کەسانەمان بگێڕێکە بە گوێەکانی خۆمان گوێمان لەم هەواڵە خۆشە بێت. خوای گەورە وعدی پێتان داوە، وعدێکی پێتان داوە، وعدەکەتان بۆ جێبەجێ دەکات، چونکە ئێوە لە دنیادا لەسەر وعد و پەیمانی خۆتان بوون. ئەوانیش دەفەرمون ئەبێ چی وعدێک بە ئێمە درابێ؟ خوای پەروەردگار تای تەرازوو چاکەکانی ئێمەی قورس کرد، خوای گەورە دەموچاوی ئێمەی سپی کرد، دەموچاوی دۆزەخەکانی ڕوڕەش کرد، خوای گەورە ئێمەی خستە بەهەشتەوە، خوای گەورە ئێمەی لە ئاگری دۆزەخ ڕزگار کرد. ئەبێ چی وعدێکی تر بە ئێمە درابێ؟ تەواو کیفایەتە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت خوای گەورە وعدی خۆی جێبەجێ دەکات، فەیەکشیف الحیجاب، ئەو پەردەیە، ئەو بەربەستە کە لە نێوان چاوی بەندەکان و بینینی زاتی خوادا دەبێت، ئەو پەردەیە لا دەبرێت، ئەو پەردەیە نامێنێت، ئەو بەربەستە نامێنێت. بەڵێ سبحان الله، ئەهلی بەهەشت گشتیان تەماشا دەکەن، ئەبێت چی بێت؟ پەردەکە لا ئەچێت، چۆن دەڵێ ئەو پەردەیە ئەو شتێکە بەسەر چاومانەوەی لا دەچێت.
بربەستێک لا ئەچێت ئەو بربەستەی کە بۆتە هۆکارێک ئێمە لە بینینی خوا لە دنیادا بێبەش بین بەڵام ئەو پەردەی لا دەچێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەهلی بەهەشت هەر هەمویان تەماشای ڕوخساری خوای پەروەردگار دەکەن تەماشای خوای پەروەردگار دەکەن هەروەکو چۆن تەشبیهات نەوێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت ئێوە کاتێ تەماشای مانگ ئەکەن چەندێک جوانە چەندێک کاتێکە هەور نەبێ و تەم نەبێ چەندێ بە جوانی دەیبینن مانگی چواردە ڕۆژێکیش دێتە پێشەوە ئاوا بە بینینی خوای پەروەردگار شاد دەبێت ئەو خوای پەروەردگارە بە عەزەمەت و گەورەی و دەسەڵاتی خۆی تۆ بە چاوەکانی خۆت لە بەهەشتا دەیبینیت ئەبێ لەوە خۆشتر هەبێت ئەو خوای پەروەردگاری کە تۆی خسۆتە بەهەشتەوە تۆی لە جەهەنەم ڕزگار کردووە ئەو خوای پەروەردگاری کە تۆ خۆشت ویستوە لی ترساوی بە چاوەکانی خۆت خوای پەروەردگار ذاتی خوا دەبینیت بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ فوالله سوێن بە گەورەی و دەسەڵاتی خوا یەک ناز و نیعمەتێک نییە لە بەهەشتا کە خوا بە ئەهلی بەهەشتی بەخشی بێت لەوە خۆشتر بێت کە تەماشای خوای پەروەردگار دەکەن هەرچی ناز و نیعمەتی لە بیران دەچێتەوە ئەو ئاواتی ئیماندارە بۆیە ئێمە لقایەکمان هەیە بینینێکمان هەیە مەوعیدێکمان هەیە ئەگەر ئەهلی بەهەشت بین ئینشاءالله لەگەڵ ئەوەی کە خوای پەروەردگار بە چاوەکانی خۆمان ببینین ذاتی خوای پەروەردگار چۆنە گەورەی و عەزەمەت و دەسەڵاتی خوا ببینین بە چاوەکانی خۆمان ئەگەر ئێمە لە دنیادا لەسەر وعد و پەیمانی خۆمان بین و تۆبەکانی خۆمان نەشکێنین چونکە للذین ئەحسنوا الحسنى وزیادە خۆشترین ناز و نیعمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ سوێن بەخوا یەک نیعمەتێک نییە لە نیعمەتەکانی بەهەشت لە بینینی خوا خۆشتر بێ کەواتە ئاگادار بە لە ڕۆژی قیامەتە لە حەدیث صحیح داتوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت خوای پەروەردگار پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ شەهیدەکان خواناسان و پیاوچاکان هەمویان لە شوێنێک کۆ دەکاتەوە ئەنجا خوای پەروەردگار خۆی پیشانی ئەوان دەدات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خوای گەورە دەفەرمێت من وعدی خۆم جێبەجێ کرد و ناز و نیعمەتی خۆم بە تەواوەتی ڕژان بەسەر ئێوەدا ئەم بەهەشتە بینینی من ئەو هەموو ناز و نیعمەتە هەموویتان دەستکەوتووە بۆەوەی کە من ڕێزم لە ئێوە گرتووە چونکە لە دنیادا ئێوە ڕێزی فەرمانەکانی منتان گرت بەڵێ ئێوە خاوەنی ڕێز و حرمەتن خوای گەورە دەفەرمێت چی داوا دەکەن داوا بکەن چیتان دەوێ پێم بڵێن هەر کەسە و داوای خۆی دەکات دەڵێن ئەی خوای پەروەردگار دەمانەوێت لێمان ڕازی بی خوای گەورە دەفەرمێت ڕازیبوونی من بەهەشتی بۆ ئێوە حەڵال کرد ڕازیبوونی من هۆکارێک بوو بۆ چوونە بەهەشتی ئێوە چیتان دەوێت داوا بکەن ئەو دەڵێ خوای گەورە ئەوەم دەوێ ئەوەم دەوێ ئەوەم دەوێ هەرچی دەوێ لە خزمەتایە خوای گەورە پێتی دەبەخشێت کەواتە بینینی خوای پەروەردگار خۆشترین ناز و نیعمەتە بۆ ئەهلی بەهەشت ئەی ئەو کەسێک کە پێت خۆشە بگەی بە خزمەتی خوای پەروەردگار لە ڕۆژی قیامەتە بە بینینی خوای پەروەردگار شاد بی لە دنیادا چاکەکار بە چونکە وجوه يومئذ ناظرة إلى ربها ناظرة خوای گەورە دەفەرمێ کۆمەڵە دەموچاوێک هەیە لە ڕۆژی قیامەتە جوان و درەوشاو و سپین ئەو کەسانە تەماشای خوای پەروەردگار دەکەن بەڵام ئەو کەسانی والذین کەسبوا السیئات جزاء سیئة بمثلها وترهقهم ذلة ما لهم من الله من عاصم كأنما أغشيت وجوههم قطعا من الليل مظلما ئەو کەسانی خراپەکار بوون تۆبەیان نەکرد لەسەری مردن ئەو کەسانە خوای گەورە دەموچاویان ڕەش دەکات وەکو پارچە شەوێکی تاریکی لەدێ بەڵام ئەو کەسانی کە چاکەکار بوون دەموچاویان ڕووناک و جوانە تەماشای ذاتی خوای پەروەردگار دەکەن پێمان خۆشە خوای گەورە ببینین بێگومان لیقایەکمانەیە لەگەڵ خوادا ئەگەر ئێمە لە دنیادا چاکەکار بین وەک باسمان کرد لە وتاری پێشوودا شەوی پێشوو بینینێک و لیقایەکشمانەیە لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم لەسەر حەوزی کەوثەر ئەگەر پێت خۆشە لەسەر حەوزی کەوثەر لەسەر ئەو حەوزە مبارەکە بگەی بە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و لە بەهەشتا بگەی بە خزمەتی خوای پەروەردگار و بە بینینی خوا شادبی لە دنیادا چاکەکار بە ڕوتسپیە ئەو کەسانی ڕووسپی بن خوای گەورە بەهەشتیان پێ دەبەخشێ
بینینی ذاتی خۆی پێدەبەخشێت. لە کۆتاییدا دەڵێم ئاگاداری خۆمان بین، خوای گەورە هەڕەشەیەکی زۆر گەورە لە ئەهلی دۆزەخ دەکات. دەفەرمێت کەلا ئینەهم عن ربهم یومئذ لمەحجوبون. ئەوانەی کە ئەهلی دۆزەخن ئەوان لە بینینی خوا بێبەشن. خوای گەورە وەکو عقوبەیەک وەکو سزایەک لە بینینی خۆی بێبەشیان دەکات. گەورەترین ناز و نیعمەت بینینی خوایە، ئەهلی دۆزەخ لێی بێبەشن، لێی مەحرومن. ئەهلی دۆزەخ کێن؟ ئەوانن کە لە دنیادا سەرکەشیان کرد، ئەو کەسانن کە خراپەکاریان کرد و تاوانیان کرد و لەسەری مردن، تۆبەیان نەکرد. ئینسان بە تۆبەکردن خوا لە هەموو تاوانەکانی خۆشە بێ. هەر چەندێ تاوانت کرد بێ برای بەڕێزم، خوشکی بەڕێزم، بێ ئومێد مەبە. ئەگەر پڕی ئەم زەویە گوناه و تاوانت کرد بێ، بە دڵنیایەوە خوای پەروەردگار غەفور الوەدودە، لە تاوانەکانت خۆش ئەبێ و دوای ئەوە وەدودیشە خوای پەروەردگار، تۆی خۆش ئەوێت کە تۆ تۆبەی ڕاستەقینەت کرد، ئەبیتە خۆشەویستی خوا. ئەوەشی خۆشەویستی خوا بێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ والله لا يلقي الله حبيبه في النار. والله ئەوەی خۆشەویستی خوا بێ خوا فڕی نادەن ناو ئاگری دۆزەخەوە. تۆ بە تۆبەکردن لای خوا خۆشەویستە بی. إن الله يحب التوابين. خوای گەورە تۆبەکارانی خۆش دەوێت. ئەو وعدەی بەخوا داوە جێبەجێیکە، بە دڵنیایەوە ئینشاءڵڵا لە ڕۆژی قیامەتە لە بەهەشتا دەگەیتە خزمەتی ذاتی خوای پەروەردگار و ببینینی شاد ئەبی کە گەورەترین ناز و نیعمەتە. خوایە گیان داوات لێ ئەەکەین، لێت ئەپاڕێنەوە بئەسمائیکە الحوسنا وصفاتیکە العولا. خوایە گیان لە بینینی ذاتی خۆت بێبەشمان نەکەین. خوایە گیان ئەو کەسانەمان بگێڕی بە چاوەکانمان تەماشای ذاتی تۆ بکەین، بە بینینی تۆ شاد بین. خوای گیان ئەو ناز و نیعمەتە لە ئێمەی گونەهبار و شەرمەزار بێبەش مەکە. خوای گیان ڕەحمان پێ بکە، ئاخرمان بەخێر بگێڕە. لەوانەیە ئەمە کۆتا شەوی ڕەمەزانیش بێ ظاهیرەن، لەوانەشە سبەی شەویش هەبێ، بەڵام ئەگەر کۆتا شەویشە خوای گیان ئێمان خۆش بە ئەمانگە کردبێتە کەفارەی گوناهە زۆرەکانمان. ئامین ئامین ئامین. خوای گیان ئەم مچاوەرە لە ئاگری دۆزەخ بە دوور کە بیان خە بەهەشتەوە. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.